بەنای خدای گەورە قوتابیانی عزیز لەگەڵتانم بۆ شیکارکردنی ڕاهێنانەکانی بابەتی دەنگ و پێت لە پۆلی حەوتەین بنەڕەتی لە ڕاهێنانی یەکەم و نایخوای لێدێنین. ڕاهێنانی یەکەم دەڵێت دەنگە بزوێن لە بزوێنەکان لە موشانە دەربهێنا. ئەمانە چەند وشەیەکن دایەتی ئێمە لەم خانەیە لە دەنگە بزوێنەکان دیار دەکەین و لەم خانەیەژە دەنگە بزوێنەکان دیار دەکەین. وشەی گەڵا بە نمونەی وەرگتیا بزوێنی کوور لەگەڵ بزوێن درێژەکە و هەرچیان دەنگێکی بزوێنن پیتی گێڵێ یاخود دەنگی گێڵێ دەنگی نەبزوێنن. وشەی کەیبانومان هەیە کەیبان و تەماشا دەکەن دەنگی بزوێنی کورد ئا وێ هەروەها ئەو سێ دەنگە بریتین لە دەنگی بزوێن و هەروە دەنگی کێ هی بێ نێ هەر چوارێن دەنگی نەبزوێنن. وشەی دۆمان هەیە دێ دەنگێکی نەبزوێنە ئۆ دەنگێکی بزوێنە. وشەی کوڕمان هەیە وەکو زانیاری ئەو زانیار بە مامۆستانی بەڕێزم کە بینەری ئەم ڤیدیۆیە لە چاپە نوێیەکانی زمان و ئەدەبی کوردی پۆلی 1970 تا ساڵانی داهاتوش کە دەگاتە پۆلی 11 دوو واو نامینێ دوواوی نامێت تەنها یەک واو دەمینێتن. تەنها دواوی تەنها لەو وشانە دەمینێتن کە جیاوازی واتای دروستەکە وەکو معلومات پێتان دەڵێم ئەها سەبەب نەوشەی کوڕ لەگەڵ کوڕی کوڕ ئەوە ڕەگەزینێری نییە کوڕ واتە پشت سەماوە ئایکە کە پشت سەما بێتەوە پێ دەوترێت کوڕ کەواتە دواویان تەنها لەو وشانەی هێشتۆ کە جیاوازی واتای دروست دەکەن. ئەگەر وشەیەک جیاوازی واتای دروست نەکرد هەر بە یەک واو دەنووسی دوو پێشتر هەمووان دەنووسی ئێستا بێک واو دەنووسری باشە بۆ دەمانگۆ چوو پێشتر بە دەبڵ واو دەنووسری ئێستا تەنها بێک واو دەنووسرێتن. وازحە ئەوە بۆ زانیاری پێتان دەڵێم. وشەی کەیبانومان شیکار کرد دۆمان شیکار کرد دێنە سەر وشەی کوڕی کوڕ تەماشا دەکەین لە ئەو دەنگانە پێکاتیا کێ و ڕێیەکە دەنگێکی نەبزوێنن دەوڵاوەکە دەنگێکی بزوێنێتەوە ئەم بزوێن درێژە. وشەی کوردمان هەیە تەنها دەنگی وەیەکە دەنگێکی بزوێنە کێ و ڕێ و دێ دەنگی نەبزوێنن. وشەی گەنممان هەیە بزوێنی کورتەکە دەنگێکی بزوێنە گێ نێ مێ هەرسێکیان دەنگی نەبزوێنن. کەروێشک کەروێشک تەماشا بکەین کەروێشک سێ بڕگەیە کەروێشک کەروێشک ئەو سێ بڕگەیە. دەنگی بزوێنی کورد یێ لەگەڵ بزرۆکە ئەو هەرسێکیان دەنگی بزوێنن کێ رێ وێ شێ کێ ئەوانە دەنگی نەبزوێنن. کەوچک کەوچک دوو بڕگێ کەوچک دەنگی بزوێنی کورد لە هەروەها دەنگی بزرۆکە ئەوانە بزوێنن کێ وێ چێکێ دەنگی نەبزوێنن. کوڕ فەرقی هەیە لەگەڵ ئێرانە ئێرە دەبڵ واوە ئێرە یەک واوە. دەنگی وەیەکە دەنگێکی بزوێنە و هەروەها ڕێکە دەنگێکی نەبزوێنە بۆ هەروەها دەنگی کێ دەنگێکی نەبزوێنە. بەو شێوەیە دەستنیشانمان کرد. دێنە سەر ڕاهێنانی دۆم ڕاهێنانی دۆم هەڵبژاردنە وەڵامی ڕاست هەڵبژێرە وشەی گڵەزەردە چەند دەنگی نەبزوێن تێدایە ئەمەش دەڵێن 5 دەنگی نەبزوێن تێدایە. دەنگە نەبزوێنەکان چوسێ تەماشایکە کاتێککە دەڵێن گڵەزەردە تەماشایکە کامان ئەو دەنگانەی کە دەنگی نەبزوێنن گێ لێ زێ رێ دێ چەند دەنگە 5 دەنگە کاتە ژمارە دەنگە نەبزوێنەکان لە وشەی گڵەزەردە 5 دەنگی نەبزوێنمان هەیە. وشەی وازی چەند دەنگی بزوێنی تێدا تەماشا دەکەین وشەی وازی چەند بڕگەیە دوو بڕگەیە ئەوەیان دەنگێکی بزوێن و هەروها ئەوەشان دەنگێکی بزوێن کەواتە دوو دەنگی بزوێنی تێدا بەکار هاتووە. ژمارە دەنگە نەبزوێنەکان لە زمانی کوردیدا چەند دەنگی نەبزوێنمان هەبوو ئەمە گوتمان ئەگەر پرسیارەکەی بەگشتی کرد گوت چەند دەنگمان هەیە دەڵێن 37 دەنگمان هەیە بەڵام ئەگەر گوتی چەند دەنگی نەبزوێنمان هەیە دەڵێن 29 دەنگی نەبزوێنمان هەیە و هەروەها 8 دەنگی بزوێنیشمان هەیە. خاڵی سوارەم لە کام وشە دەنگی بزرۆکە هەیە ئاڵا بنکانی ماسی تەنها لە دەنگی یاخود لە وشەی بن دەنگی بزرۆکە هەیە چکە کە دیگۆڕن لە بۆ ئەلفوبەی لاتینی ئەوها دەنووسرێ ئەو هێمایە دەنگێکی بزوێنە و هەروە پێی وترێت بزرۆکە. ژمارەی دەنگە بزوێنەکان لە زمانی کوردیان چەند دەنگی بزوێنمان هەیە گوتمان ئەگەر گوتی ژمارەی دەنگی بزوێنەکان دەڵێن 8 دەنگی بزوێنمان هەیە. دەڵێ کام وشە یەک بڕگەیە کام وشە تەنها بێک تەوژم دەری دەبڕێ ئاڵا لا دوو بڕگەیە بڕوا دوو بڕگەیە بەهار دوو بڕگەیە بی یەک بڕگەیە بی نەوع گەڵایەکە تقریبان پانە. هەفتم لە کام وشەدا یی نەبزوێنە ئاگەلێ یی نەبزوێنە میر تەماشا دەکەم پێش و پاشی یەکە دەنگی نەبزوێنم هەیە کەواتە ئەو یە دەبتە بزوێن ئەلێراندا ئەو بزوێنە ئەو دەنگیە ئەم چم دەوێت نەبزوێنم دێت کەواتە ئەو وەڵامە هەڵەیە. ژیر ژێ دەنگێکی نەبزوێنە ڕێ دەنگێکی نەبزوێنە یەکە دەبتە دەنگێکی بزوێن کەواتە ئەو نمونەیەش غەڵەتە. تیر تێ لەگەڵ ڕێ هەردووشان دەنگی نەبزوێن کەواتە یەکە دەبتە دەنگێکی بزوێن ئەوەشیان هەڵەیە چ دەمێنێتەوە
یار یار وەڵامی ڕاستە لەبەرچ تەماشاکە یار ئەوها پێکاتە تەماشا دەکەم تێبنێکمان گوتمان ئەگەر لە پێش و لە پاشی دەنگی یاخود وێ بزوێنمان هەبوو ئەوە ئەو یە دەبتە دەنگێکی نەبزوێن کات ئالێدا لە پاشی دەنگێکی بزوێنمان هەیە ئەو یە دەبتە دەنگێکی نەبزوێن کاتە وەڵامی یار دەبتە وەڵامی ڕاست و دروست ئەوە ڕاهێنانی دووهەم دێنە سەر ڕاهێنانی سێم کە لە لاپەڕە 15ەیە دەڵێ ئەمانەی خوارەوە ڕوون بکەوە ئادەگوزێ دەنگی بزوێن بکەوێتە سەرەتای وشە بڕگەوە هەدەنگوزێ دەنگی بزوێن لە زمانی کوردی بکەوتە سەرەتای وشە بڕگەوە ئەمە گوتمان نەخێت هەرگیز ناگونجێت هەر دەنگێک کاتە سەرەتای بڕگە وشەوە ئەو دەنگە دەنگێکی نەبزوێنە هەر کاتێک دیتێت دەنگی وێ ئەوان هاتنە سەرەتای وشە و بڕگە بزان ئەو دەنگان دەنگێکی نەبزوێن کە هەرگیز نابن بە بزوێن دووەم ئایا لە زمانی کوردیدا دەگوزێت دوو دەنگی بزوێن بە دوای یەکدا بێن ئەم بە تێبینی باسمان کرد گوتمان هەرگیز لە زمانی کوردی دوو دەنگی بزوێن لە دوای یەکتری نای دەڵێن نەخێر ناگونجێت یەکێکیان دەبێت دەنگێکی نەبزوێن بێت سێم دەڵێ دەنگی وێ لە دوو وشەدا بهێنەوە بەبەرزێک جارێک بزوێن و جارێک نەبزوێن بێت ئەمە هەر لێراندا نمونەکانمە وەرگرتیانە دەڵێت دوو وشە وشەی دوو وەیەکە دەنگێکی بزوێنە وشەی وشە ئەو وشەیە دەنگی وەیەکە دەنگێکی نەبزوێن لەبەر لە سەرەتای پڕگە وشەکەدا هاتووە ئیش لە خۆت ئاساکە کاکە پێویست ناکە ئیش لە خۆت گرانکەی عەرەب قسەی گەلێک جوانیان هەیە دەرێ کورد ئیش لە خۆیان گران دەکەن کە پێی دەڵێ کوانێ لە زیاتر بڵێ ئەوە گوێمە دەڵێ ئەوە گوێمە ئێمە ئیشەکە لە خۆت گران دەکەی ئەوەتە جێم زۆر دوور نییە شتەکان لە خۆت گران مەکە ئەمەش لە ناوخۆدی پرسیارەکە وەڵامەکەمان دۆزیەوە چوارەم دەڵێت دەگونجێت لە زمانی کوردی دوو دەنگی نەبزوێن ئاگا لێبی بە دوای یەکدا بێن بەس تەرکیزتەبی ئێرە دەڵێت دوو دەنگی بزوێن ئێرە دەڵێت دوو دەنگی نەبزوێن ئەمە دەڵێن نەخێر ناتوانین دوو دەنگی بزوێن لە دوایەک بێن بەڵام دەتوانین دوو دەنگی نەبزوێن لە دوای یەکتری بێن بۆ نمونە دەڵێن بڵێ ئاسایە دوو دەنگی بزوێن نەبزوێن لە دوای یەکتری بێن وەکو چی وەکو کورد دەنگی ڕێو دێ دەنگی نەبزوێنن لە دوای یەک هاتوونە تەماشا دەکەین کاتێک کە دەڵێن کورد لە چار دەنگ پێکاتیە کێ وێ رێ دێ ئەویان دەنگێکی بزوێنە ڕێو دەیەکە دەبن بە دەنگێکی نەبزوێن لە دوای یەکتری شاکن کەواتە زۆر ئاسای لە زمانی کوردی دوو دەنگی نەبزوێن لە دوای یەکتری بێن ڕاهێنانی چوارم هەر لە لاپەڕە 15 دەڵێت لەبارەی پشتی و هاوێنی ئەم ساڵ 5 ڕستە بە شێوەی داڕشتن بنووسە دواتن هەموو ئەو پێتانێک کە بەکارهێناون بیانووسە بزانن چ پیرێکی کوردیت بەکارهێناوە ئێمەش چمان کردووە 5 ڕستەکە تەماشاکە دەرە گەشتێکی دەڕۆژیمان ئەنجامدا بۆ شاری دهۆک ئەو ڕستەی یەکەم چەندنی شوێنی جیاوازمان بینی ئەو ڕستەی دووەم کە دیمەنێکی دڵڕفێنی هەبوو ڕستەی سێم سروشتی دهۆک زۆر پاک بوو ڕستەی چوارم خەڵکەکەی گەلێک میوان دۆست بوون ئەو ڕستەی پێنجم 5 ڕستەمان بەکارهێناوە تەمان ئەو دەنگانە کە ئەو پیتانێک کە بەکارمەهێنا بوومە پیتی گێ هەروەها بزوێنی کوورشێ تێ یەکێ ئەو هەموو پیتانەکە لە پرساییتوە بەکارمان هێناوە لە منزەمەکەم کۆمەڵە اقتصادی هەڵبژاردندان درراوە دەتوانانی لەو کاتی تاخردنەوە و تێستکردنی خۆت لەوەی بزانین لە بابەتەکە تێگەشتی یاخودنا ئەو پرسیارانە شیکارکەوە لە کۆتایشدا وەڵامی نمونەی دانراوە تا ڤیددیۆی وانەی داهاتوو کە دەربارەی بڕگەی هەردەم شاد و سەرفراز و کامران السلام علیکم ورحمة الله وبركاته